مامۆستانی ناڕازی سلێمانی هۆشداری دەدەن لە دواکەوتنی پرۆسەی تەوتین و داوا دەکەن چی دیکە بڕیارەکەی دادگای فیدراڵی لەم بارەیەوە دوانەخرێت و تەوتین لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە بێت چونکە پێدەچێت پرۆسەکە بەلاڕێدا ببرێت. دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە بانکە عێراقیە فیدراڵیەکان چاوەڕێ بووین بە پەلا بڕیاری تەوتینکردنەکە جێبەجێ بکەن و فەرمانبەرانی هەرێم لە دەست دەسەڵاتدارە موچە دزەکان ڕزگاریان بێت، بەڵام مجامەلە و نەرمینواندنی بێسنووری ئێوە بەرامبەر تاگرەوی و عینادی دەسەڵاتدارە موچە دزەکانی هەرێم سەر جەم فەرمانبەرانی هەرێمی نائومێد کرد. بڕیاری دادگای فیدراڵی ئومێدی گەڕاندەوە بۆ هاوڵاتیانی هەرێم و لە کۆتایی تونێ لە تاریکەکەدا ڕووناکێکیان بەدی کرد، بەڵام نەرمی و چاوپۆشیکردنی ئێوە لە حکوومەت و دارایی هەرێم دایان کێشەی تری خوڵقاند. ئێمە دەپرسین بۆچی سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری دادگا جێبەجێ ناکات؟ ئایا سوێنتان نەخواردووە کە پارێزەری مافی عێراقیەکان بیت؟ چاوەڕێین بەکردداری سەرۆک وەزیرانی هەموو عێراقیەکان بیت، نەک بڕیاری دادگای فیدراڵی پشتگوێ بخەن لەبەر خاتری لایەنێک کە دەیەوێت پرۆژەیەکی شەخسی بسەپێنێت. سەرۆک وەزیرانی عێراق سەردانی هەرێمی کرد، بەشێک لەو پرسانەی لەگەڵ لایەنەکان تاتوی کرد موچە و تەوتین بوو، بەڵام سەر ڕای بڕیارەکەی دادگای فیدراڵی حکومەتەکەی سوودانی ئامادە نەبووە کارەکانی ئەم پرسە یاساییە بە باشی ڕاپەڕێنێت و وا بکات حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش زیاتر سوور بێت لەسەر جێگرتنەوەی بە هەژماری من، ئەوەش نیگەرانی موچەخۆرانی هەرێمی بە دوای خۆی داهێناوە. TBI وەکو هەژماری من پرۆژێکی بازرگانی شخصیە، هیچ کەسێک و هیچ مامۆستاوی فەرمانبەرێک قەناعەتی پێ نییە، چونکە مێژوویەکی 33 ساڵی ڕابردوومان لە پێشچاوە کەچی چارەنووسێک بەهێراوە سەر مامۆستایان و فەرمانبەرانە. نەخێر ئەوە چەند کەسانێکیش کە ئەگەر پڕیان کردبێتەوە داوایان کردبێت بە شێوەیە داوایان کردووە کە پڕیان کردوێتەوە کە حکوومەتی عێراقی دوایی بەرپرس بێ لە پێنەدانی موچەکەی. ئەوە زانیاری کۆکراوەتەوە ئەو معلوماتانە بۆ زانیاری کۆکردن بۆ تا ئێستا بۆ تەوتین یەک ناو نەڕۆیشتووە و یەک فەرمانبەر و یەک مامۆستاش تەوتینی نەکردووە، چونکە تەوتین لەسەر بانکەکانی ڕەشید و ڕافیدەی نەبێ وەکو لە بڕیارەکەی دادگای فیدراڵیە 21/2024 کە بڕیاری داوە. نزیکەی 9 مانگە دادگای فیدراڵی بڕیاری داوە موچەی موچەخۆرانی هەرێم لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە بدرێت، بەڵام هێشتا ئەم پرسە ڕێڕەوی یاسایی نەگرتووە هەرێم ئامادە نییە لیستی ناوی فەرمانبەرانی ڕاستەقینە ڕادەستی عێراق بکات و لەگەڵ ئەوەدایە بە زۆر هەژماری من بسەپێنێت. ئەوەی جێگەی پرسیاریشە بێدەنگی حکومەتی عێراقا لە بەرامبەر ئەم هەنگاوەی هەرێم. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.